دوایەوە کەشە ئەرێنیەی کە لە هەرێمی کوردستان لە دوای دەستپێشخەرێکی سەرۆک بارزانانی لە 11 مانگا بۆ گفتوگۆی لایەنەکان هاتە ئاراوە دواتر مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە چەند کۆبوونەوەی جیاوازدا لەباری هەڵبژاردنەکان قسەیان کرد. دوێنێ لە پەرلەمان ڕووداوێکی جیاوازتر ڕوویدا، ئەویش گرژی و ئاڵۆزی بوو لە ئەنجامی ڕاگرتن و هەڵگرتنی دانیشتنی پەرلەمان و کاتە لە بە بڕیاری سەرۆکی پەرلەمان. بەڵام بۆچی ئەم دانیشتنە هەڵگیراوە دەرەنجامەکانی چی دەبن؟ کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای ڕاپرسی و هەڵبژاردن بۆ ئامادەکاریکردن بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تا چەندە دەتوانێت کاریگەر بێت. من زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لە ئەستێدیۆ لەگەڵە بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان زۆر بەخێر بێت. لە دوای دانیشتنەکەی دوێنێ پەرلەمانەوە کە هەڵگیرا زۆر بابەت سپاس دەکرێت ئایا ئەمە یاسایی بوو پەیڕەوی بوو، بەڵام با من بپرسم ئەسڵەن بۆچی دانیشتنەکە هەڵگیرا لە کاتێکدا هەموو شتەکان تەواو بوو بۆی کە کۆبوونەوەکە دەست پێ بکات؟ بەناوی خی گەورە سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێستان. پرسیاری ئێمەشە بۆچی ئەو دانیشتنە هەڵگیرا؟ هۆکار چی بوو؟ چه فشارێک هەبوو؟ ئایا ینی لەگەڵ دەستپێکردنی دانیشتنەکەیە هیچ مشکلەیەک هەبوو لە ناو پەرلەمان هەتا لەگەڵ سڵاو ڕێگە نەدرێ غایباتی پەرلەمان و لیژنەکان بخوێنرێتەوە یەکسەر دانیشتنەکە هەڵبژیرێ؟ ئێمەژەم پرسیارەمان هەیە. باشە پێشوەختە قسەتان لەگەڵ فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان نەکردبوو لەبەرەوەی پێشوەختە ئاگادار کرابوونەوە بۆ دانیشتنێکی لەم بابەتە هیچ ئاماژەیەک هەبوو بۆی کە دانیشتنە نەکرێت؟ ئێمە نەک پێشوەختە 2 ساڵ لەسەر ئەم بابەتە لەگەڵ فراکسیۆنەکان قسەکەین، کۆوە بینەوە یاداشتە دەین پێکەوە سەردانیان نەکرێت. لە ئاستی فراکسیۆن چەندین کۆبوونەوەک لە ناو پەرلەمان کراوە، مەکتەب سیاسی چەندین کۆبوونەوەی لەگەڵ مەکتەب سیاسیەکانی ئەوان کردووە، دەست پێشخەری زۆر خراونەتە ڕوو لەسەر ئەم پرسە. بەڵام ئێمە ئەبێ شەڕی کات بکەین، شەڕی هیچ لایەنێک ناکەین. ئێستا ئێمە شەڕی کاتەکەین بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. کاتێکی کەمتر لە 6 مانگ لە بەردەم ئێمە ماوە. لایەنەکان ئەبێ سوپاسی پارتی بکەن کە کاتی بۆ گەڕاندنەوە، ئەوانەی کە بەڕاستی ئەڵێن ئێمە لەگەڵ هەڵبژاردنین، چونکە ئێمە ئەم پرۆسەی کە هەموو دوێنێ ڕوویدا شتێک نەبوو بەرژەوەندێکی حەزبی پارتی بێت کە زۆری نەی بۆ بەکار بهێنێ. چەندین فرسەت هاتوونەتە پێشەوە کە بابەتەکە لەوانەیە بەرژەوەندی پارتی بوو بێ، بەڵام دەستی بۆ زۆرینە و کەمینە نەبردووە. بەڵام ئەم بابەتە کە پەیوەندی بە دروستبوونی بۆشایی یاساییەوە هەیە لە هەرێمی کوردستان، کاتێک کە دێتە بابەتەکە دێتە چارەنووسی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان، من پێم وایە پارتی تووشی قەزا و قەدەری ناکات. باشە، دوایەوەی کە دانیشتنی پەرلەمان لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە هەڵگیرا و جێگیری سەرۆکی پەرلەمان داوای لە پەرلەمانتاران کرد و دەنگیان بە کاراکردنەوەی کۆمسیۆندا، فراکسیۆنی یەکێتی وتی ئەمە قبولکراون نییە و دژی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە. بەڵام بۆچی ئەندامانی فراکسیۆنی یەکێتی لە نێو پەرلەمانمانەوە دوای هەڵگرتنی دانیشتنەکە؟ تەنها مەبەستیان ئەوە بوو کە دەنگە دەنگێک دروست بکەن، چونکە تۆ کاتێکە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستاندا کاتێکە دانیشتنێکت بەدڵ نییە ئەتوانی دانیشتنەکە بایکۆت بکەیت و بەجێ بهێڵی و لەگەڵ دانیشتنەکە دانەبی. بەڵام مانەوە دیارەکە وازەحە، ینی ئێمە دوێنێ شتێک زۆر ینی وازەح بوو لە بەرچاوی هەمومان، ئەوەی کە پارتی بێ، ئەوەی کە پارتی نەبێ، ئەوەی کە هەر لایەنێک بێ دوێنێ دەرکەوت. لە ماوەی ڕابردوو هەتا پێش دوێنێ هەموو لایەنەکان هاتنە بەردەم کامێرەیان و دێمە لەگەڵ هەڵبژاردنین، پێویستە هەڵبژاردن ئەنجام بدرێ، پێویستە لە کاتی خۆیان ئەنجام بدرێ. دوێنێ بینرا لە کاتی کردارە کێمایەوە و کێ بەڕاستی ئەوێ هەڵبژاردن ئەنجام بدرێ لە هەرێمی کوردستان. خۆپارتی ینی کە هەڵبژاردن ئەنجامەدات، ینی ئێستا لەوانەیە لە لووتکەی هێزی خۆیەتی و ینی 45 کورسی و هاوپەیمانەکانی توانیوێتی پێشتر هەر شتێک بکات کە بێوێت لە ناو پەرلەمانی کوردستان، بەس کە ئێستا ئەوێ هەڵبژاردن ئەنجام بدات. ئێمە جگەلەوەی کە ینی نامانەوێت شەرعەتی یاسایی هەرێمی کوردستان لە دەرەوە نیشانەی پرسیاری لەسەر دروست بێت، دۆستەکانمان نزیکەکانمان هەموو داواکەن کە ینی ئەو شتانەی کە هەرێمی کوردستان لەم ناوچەیە جیاوازە و جیای کاتەوە لەگەڵ هەندێک شوێنی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێکی ماوەتەوە ئێمە بیپارێزین، تێکی نەدەین، بۆیە نامانەوێت نیشانەی پرسیار لەسەر ئەم هەرێمە دروست بێت. هەتاوەکو ئێستا ئێمە نمونەیەکی ئەتوانم باشین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەگەر زۆر باشیش نەبین باشین لە چاوەوانی دەوروبەر، بۆیە نامانەوێت ئێمە ئەم
وێنێ لەسەر ئێمە تێک بچێ و نیشانەی پرسیاری لەسەر دروست بێت. باشە دوای دەنگدان بە کاراکردنەوەی کۆمسیۆنە دانیشتنی دوێنێ پەرلەماندا دەرەنجامەکانی دانیشتنەکە نێردرا بۆ ئەنجومەنی باڵای دادوەری ئێستا چاوەڕێ دەکرێت کە بڕیارەکە بکاتە کۆمسیۆن بۆی کە بتوانێت تر کارەکانی خۆی دەست پێ بکات کەی بڕیارەکە دەکات کۆمسیۆن کەی دەست بە ئامادەکاریەکانی ئەتوانێت بکات. ئەمڕۆ بۆ هەموو لایەک نێردراوە بۆ بەڕێزان لە ئەنجومەنی دادوەری بۆ بەڕێزان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران و هەروەها بۆ کۆمسیۆنیش نێردراوە و لە ماوەیەکی نزیکدا ئەو دوو ئەندامە تازەی کە دوێنێ پۆستەکانیان پڕکرایەوە ئەوانیش لە بەردەم ئەنجومەنی دادوەریە ئامادە بنەبێوان بۆ خۆیان وادەیەکیان ڕۆژێکیان بۆ دیاری بکەن. ئەندامە کۆنەکان ئەوانەی کە پێشتر ئەندامی کۆمسیۆن بوون پێویست ناکات جارێکی دیکە سوێندی یاسایی بخۆنەوە، بەڵام تەنها ینی پەرلەمان ماوەی ئەوانێکی تازە کردوتەوە. بۆیە من پێم وایە تر کۆمسیۆن ئەبێ دەست بەکارەکانی خۆی بکات چونکە بە فەرمی بەدەستی گەیشتووە بە گەیشتۆتە حکوومەت بۆی کە لە وەقایعی کوردستان بڵاو بکرێتەوە، ینی ڕێڕەوی یاسایی خۆی وەرگرتووە. باش ئەوە لایەنێکی ئامادەکاریەکانە، بەڵام لایەنێکی دیکەی دەنگدان و پەسەندکردنی هەموار یاسای هەڵبژاردنە کە ویشەگەڕێتەوە بۆ دانیشتن و بە هۆڵی پەرلەمان. ئەمە دەکرێت بە هەمواری یاسا ئەگەر پەرلەمان کۆنە بێتەوە؟ اینجا ئێمە ئەگەر دیسانەوە باسی دانیشتنی دوێنێ بکەین ئەوەی کە دوێنێ ڕوویدا نەکاولبوونی دنیاە نە دنیا ئاخرە نەداخستنی دەرگاکانی دانیشتن و گفتوگۆ و کۆبوونەوەیە و نە ینی بنبەستە ئەکرێت دوای ئێمە لەسەر هەمواری هەڵبژاردن ئەم جارش بەکردار کۆ ببینەوە چونکە ناکرێت ینی ئێستا کات هیچ قسە سوودی نییە تۆ چەند قسە بکەی عملت نەبێت کردار کاتەکە کەمە بێتەوە. ئێمە پێشتر وتیان هەمواری یاسای هەڵبژاردن هەر ئەستن لەگەڵ هەموارەکەش نەبووین، بەڵام پارتی بۆی هەڵبژاردن ئەنجام بدرێت هەموارەکەی قبول کرد. وترا یەک بازنەی پارتی لەگەڵ یەک بازنەی بوو لایەنەکانی دیکە لەگەڵ فرە بازنەی بوو پارتی ئەمەشی قبول کرد. مەسەلەی کاراکردنەوەی کۆمسیۆن چەند پێشنیارێک خرانە بەردەم لایەنەکان پارتی وتی ئەوە کامەتان پێ خۆشەوە هەڵبژێرن من بەوە هەڵبژاردنەکەم. مەسەلەی ئامارەکان ئاماری هەڵبژاردننی دوایین هەڵبژاردننی عراق بەکاربهێنرێ ئێمە بەمەش ڕازی بووین. نازام ئێستا ینی چ شتێکی دیکە پارتیە بێبی کات بۆی کە ینی ئەو لایەنانەی کە هەتاوەکو ئێستا بەڕاستیان نەبووە ینی جددی نەبوون لە مەسلەی هەڵبژاردن بەڕاستی بێنە پێشەوە بۆ ئێمە هەڵبژاردن ئەنجام بدەین چونکە خەڵک کە دەنگی داوە بە 4 ساڵ دەنگی داوە ساڵی ڕابردوش کە تەمەنی پەرلەمان درێژکرایەوە لە ناو بڕیارەکە هێڵێت کە ئەبێت ئەم ساڵە بەکاربهێنرێت بۆ ئامادەکاریەکانی ئەنجامدانی هەڵبژاردن کە یەکێکیان کاراکردنەوەی کۆمسیۆنە. ئێمە دوێنێ هاوکاری هەموو لایەنانەمان کرد کە جددین لە ئەنجامدانی هەڵبژاردن بۆی کە کاتمان بۆ گەڕاندنەوە بۆی کە بتوانین هەڵبژاردنێک ئەنجام بدەین کێ جددیە و کێ جددی نیە دوێنێ هەمووی دەرکەوت بۆ خەڵکی کوردستان و وازح بوو کە کێ ئەوێت هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. لە دوای ڕووداوی کە دوێنێ لە پەرلەمان ڕوویدا مەکتەبی سیاسی پارتی بەیاننامێکی بڵاو کردەوە لە بەرگەی کۆتاییدا دەڵێت داوا لە فراکسیۆنی پارتیمان لە پەرلەمان دەکەین کە هەماهەنگیان لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە هەبێت بۆ دەستپێکردنەوەی دانیشتنەکان و ئامادەکاریەکان بۆ پرسانی کە پێشووتر لەسەر ڕێککەوتون. ئەگەر جارێکی دیکە هەمان حاڵەتی دوێنێ ڕوو بداتەوە ئامادەن کە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان و ئەنجامدانی هەڵبژاردن و هەروەها پاراستنی بەرژەوەندی هەرێمی کوردستان زۆرینەی پەرلەمانی بەکاربهێنن چۆن دەچنە دانیشتنەکانەوە؟ ئێمە دوێنێش دەست پێشخەر نەبووین لە هیچ گرژێکی ناو پەرلەمان، ینی پەرلەمانتارانی فراکسیۆنی پارتی لە شوێنی خۆیان دانیشت بوون کە بەڕێز سەرۆکی پەرلەمان ینی شتەکە بەرنامە بۆ داڕێژراو بوو کە بەڕێز سەرۆکی پەرلەمان کورسیەکەی خۆی بەجێهێشت ئەندامەکانیشیان لەگەڵی هەستانەوە بۆ سەر شوێنەکەی ئەو ینی شتێکی ئەوە نەبوو بڵێ سوتفە بێت. ئێمە هیچ کات دەست پێشخەر نابین لە دروستکردنی گرژیان ناکۆکی هەمیشە قسەی یەکەمی پارتی دانوستان و گفتوگۆ و مناقەشە بووە چونکە پارتی گەورە بیرەکاتەوە و ڕۆیای هەیە بۆ داهاتووی ئەم هەرێمەوە مەودای بیرکردنەوەی پارتی زۆر فراوانترە لە هەندێک لایەنی دیکە. ئێمە بە مەسئولیەتەوە ڕەفتارەکەین و ئێستش دەرگای هەموو مناقەشەیەک لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن بەبێ کات کوشتن چونکە کات لە بەرژەوەندی ئێمە نییە و هەر شتێکی دیکە پێویست بێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ئینشەڵڵا هەموو لایەنەکان بێنە پێشەوە و ئینشەڵڵا جددی بن لە ئەنجامدانی هەڵبژاردن. بەڵام ئەگەر واژ نەبێت چی پێویست بێ پارتیەکە بۆی کە هەڵبژاردن ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستان. زۆر باشە هیچ کاتێک دیاری نەکراوە بۆ کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانی کوردستان؟ جارێ با هەر هیچ نەبێ هۆڵەکە چاک بکەینەوە دوێنێ ئەو پەرلەمانتارانە چوونە سەر مێز و کورسی و شتی زۆر شکاوە لە زیانێکی زۆر بەرهۆڵی پەرلەمان گەیشتووە
من نازانم ینی تۆ گەر کێشە لەگەڵ قانونێکە بێ کورسی پەرلەمان چ گوناحێکی هەیە ئەو پەرلەمانە بەرهەمی خوێنی شەهیدانە و پەرلەمانە تەسحی بۆ دراوە قوربانی دراوە پارتی شەهیدی بۆ داوایەکێتی و هەموو لایەنەکانی دیکە شەهیدیان بۆ داوە مافی نەمن و نە هیچ کەسێکی دیکە نییە بچمە سەر مێز و ئەو شوێنانەی کە ینی ئەگەر ڕەمزیش بێت ئێمە بێ ڕێزێکی زۆری لێ بگرین و ینی تەنهاوەکو نەک کورسیەکە قیمەتی نییە بەس بابەتەکە ڕەمزیە و ئەوەی کە کرایە تەسەورەکە مانگێکی بووە بەس بۆ تعمیرکردنەوەی ناهۆڵی پەرلەمان چونکە هەموو شت شکێنراوە لەوێ. زۆر باشە بەڕێز پێشەوە هەوڕەمانی گوتبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس کوردستان 24 سپاس.